لێرێکی تری هەفتەی 12یەمی خولی نایابی کوردستان یانەی هەندرێن میوانداری دهۆکی کرد. لێرێکە هەردوویانە لە ڕووی ئاستەوە لە یەک نزیک بوون. دهۆک کۆنتڕۆلی تۆپی کردبوو، بەڵام کەمتر دەگەیشتە گۆڵی هەندرێن. بە پێچەوانەوە یانەی میواندار لە ڕووی هێرشبردنەوە باشتر دەردەکەوتوو. هێرشەکانی مەترسیدارتر بوون. لە 3 دەرفەت زۆر نزیک بوو لە گۆڵ. لە خولەکی 44 سۆران عەزیز بە شێوازێکی هونەری جوان گۆڵی یەکەم و پێشکەوتنی هەندرێنی تۆمار کرد. لانیوەی دووەم یاریەکە یاریزانانی یانەی دهۆک بە هەموو توانای خۆیان هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام ئازایەتی بەرگریکارانی هەندرێن و پاڵەوانی محەممەد یاسینی گۆڵپارێزی هەندرێن وای کرد دهۆک بە گۆڵ نەگات. هەندرێن جارجارە لە هێر شاڵگەڕاوەکان و تۆپە جێگیرەکان هەڕەشەی لە گۆڵی میوان دەکرد، بەڵام ئەنجامی یاری وەک خۆی مایەوە و هەندرێن بە تاکە گۆڵێکی بێوەڵام براوە بوو. بەڕاستی یحنی ئەو یاریە بۆمە خاستم بۆمە زۆر گرنگ بوو، چکە ئێمە لە ڕێزی پێشەوە بووین کەم یاریەمان ئەنجامدا بە کە توانیبان 3 خاڵی یاریەکە بەدەست بێنین بۆ ئێمە بتوانین بڵێم بە 6 خاڵی هەبوو، چکە ئێمە لە ڕێزبەندی ئەوە زۆر نێزیکین کە لە مەرحەلە یەکەم خلاص بێتن. بەس ئەوە بوو کە ئێمە یاریێکی باشمان ئەنجامدا بە غەڵەتی خۆمان کە هەندرێن گۆڵێکیان کرد. ئێمە چەند فرسەمان هەبوو يعني موفق نبون لجول كله، يعني فريق ما بلهم تاراديك زور باش بين بس نقصي جول ما نبي إن شاء الله ياري كاين داتو بتواني بلاني باش تبى زامده. سرتها سپاس بو خوای گەورە پاش ئەو هەموو ئەنجامە خراپە کە بەدەستمە هێنایانە کەمان، بەڵام ئینشاءالله لەو یاریانەدا تو دەتوانین بەرسەرکەوتن بزنەوە. ئەمڕۆژ توانیمان باشترین یاری ئەنجام دەین و 3 خاڵی یاریەکە دەستەبەرکەنەوە. دەستخۆشی لە هەموو یاریزانەکان و ڕاهێنەرەکان و دەستی کارژێری یانەی هەندرێن دەکەم. ئینشاءالله لە یاریەکانی داهاتوو هەوڵ دەین باشتر بین و بۆی بتوانین لە ڕێزەکانی پێشەوە ببیندرین ئینشاءالله. ئەم سەرکەوتنەی هەندرێن لە کاتێکدایە یانەکە دوای زنجیرەیەک ئەنجامی خراپ بە سەرکەوتن ئاشنابیەوە و کۆی خاڵەکانی بۆ 12 خاڵ بەرز کردەوە و لە خانەی 11می ڕێزبەندیە. دۆکیش بە 15 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی 5ەم. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.